ئەڵمانیا و هۆڵەندا ئەم شەو یاری دەکەن. گواردیۆلاش دڵی بۆ بارسا لێ دەدات. سڵاتان لێبێت. یاریەکانی نیشنز لیگ بەردەوامیان هەیە و ئەم شەو کاتژمێر 95 خولەک بە کاتی هەرێمی کوردستان چەند یاریەکی گەورە و گرنگ بەڕێوە دەچن. لە یاری لووتکەدا ئەڵمانیا و هۆڵەندا ڕوبەڕووی یەکتری دەبنەوە و چاوەڕێی یاریەکی زۆر بەهێز دەکردرێت. ئۆکرانیا و چیکیش ململانە دەکەن. هەر لە هەمان کاتیشدا بەلجیکا و فەڕەنسا و ئیتالیا و ئیسرائیلیش یاریان هەیە. پۆل پۆگبا خەریکە نزیک دەبێتەوە لە مارسیلیای فەڕەنسی. دانوستانەکانیش گەشتونەتە کۆتایی و بڕوات لەگەڵ کردنەوەی دەرگای گواستنەوەکان لە زستاندا یاریزانەکە پەیوەندی بەیانە فەڕەنسیەکەوە دەکات. ڕۆژنامەی لا پرۆڤانی فەڕەنسی دەڵێت دانوستانە سەرەتایەکان ئەنجام دراون و لە نێوان پۆگبا و مارسیلیا. هەروەها دەشڵێت پابلۆ لۆنگۆریای ئیسپانی سەرۆکی یانەی مارسیلیا خودی خۆی پەیوەندی بە پۆگباوە کردووە و داوای کردووە ڕوو لە یانەکەیان بکات. پۆگبا کە کۆتاکاروانی یاریکردنی لەگەڵ خانمە پیرەکە بوو، بەڵام ساڵی ڕابردوو بەهۆی بەکارهێنانی مادەی وزە بەخش بۆ ماوەی 4 ساڵ دوورکەوتەوە پاشان دوای تانەدان لە بڕیارەکە دادگا سزاکەی بۆ 18 مانگ کەم کردەوە و هیوا بۆ یاریکردنی گەڕایەوە. ئەوەی لە یەکلایی بۆتەوە ئەوەی کە لە یەکلایی بوونەوە نزیکە ئەوەیە پۆگبا چیتر درێسی یۆڤی ناپۆشێت و لە مارسیلیا نزیکە. بەرنامەیەکی بە ناوبانگی ئیتاڵی هەیە بە ناوی زتێمپۆ چێفا کە تێیدا میوانداری گواردیۆلایان کردووە و لەم بەرنامەیەدا چەندەها پرسیاری سەیر و سەرنجڕاکێش لە گواردیۆلا دەکەن و ئەویش زۆر بەڕاشکاوانە وەڵام دەداتەوە. پێشکەشکارەکە لە گواردیۆلا دەپرسێت ئایا باشترین یاریزانی مێژووی تۆپی پێ چێیە؟ لە وەڵامدا دەڵێت مێسی باشترین یاریزانی مێژوویە. هەروەها سەبارەت بە یانەی بارسەلۆنا پرسیاریان لێ کردوکتی بارسەلۆنا جێگەی تایبەتی هەیە لە دڵمدا. هەروەها نامەوێت لە چامپیۆنز لیگ ڕوبەڕووی بارسا ببمەوە و خۆشەویستیم بۆ بارسا خەریکە لە ناوم دەبات. سەبارەت بە ڕاهێنەرایەتی خۆشی وتی من تا ئێستاش ڕاهێنەری مانچستەر سیتیم و نەبوومە تا ڕاهێنەری ئینگلتەرا. ماڵتانەوە.